من وازانم ئیسێ 4-5 ساڵ توێژی سەخوا حافیزم لێرە کرد چوم لە شوێنێتر وتاردەم چەند کەس لە ناو ئەم مزگەوتەیە لەم ڕوکنە و لەو ڕوکنە و لەو سوچە ئێستا لەو دەشتەیە تەمەنا ئەکا بێتەوە گوێ لە خوتبەیەتر بگرێ خۆ ئەکرا ئەوە من و تۆ بین چی لە مەسەلەکە ئەگۆڕە بەخوا قەسەم هەر ئەو دەقەی ئەتنێژن هەر ئەو دەقە ژیان بەردەوامە ئەگەر بزانی ژیان چەند بە زووی لە بیرت ئەکا شەو و ڕۆژە خەیتە سەرێک ئیش بۆ ئەولاد ئەەکەی بەڵام ئێمە بە عادەتی حاڵ شتمان زۆر زوو لە بیر ئەچێ ئەو کەسەی کە لەوێ بوو وەکو من و تۆ ڕێز لێگیراو بوو ئەو کەسەی لەوێ بوو وەکو من و تۆ ماڵ و مناڵ و کەسوکاری هەبوو ئێستاکە بڕۆ دوای نوێژ خوای گەورە فەزلی لێمان کرد بچین سەرێ بدەین لەو مسڵمانانەی کە پێشتر لێرە دوعای خێرمان بۆ یەکتریە کرد و یەکتریمانە ناسی بڕۆ قەبری وا بەڕێزێ دڕکبانی کردووە تۆش قەبربان دڕکدراوی ڕۆژێکی داهاتووی بە سەیارەی تەبریت و بە ماڵی فێنکت تێنەکەوی ئاگال لە قەبر و قیامەتی خۆت بێ ئەو ڕۆژەی کە ئەتخەنە ناو ئەو قەبرەوە تەنها ئەوە بە کەڵکت دێکەوتو بێتت ئەڵڵاه و ڕەبی ئەڵڵات بە حەق پەرست بێ و شوێنی بەرنامەکەی ئەڵڵا کەوتو بێتی لەو ڕێگە ڕاستەی کە ژیانت جوان ئەکا